سڵاوێکی گەرمتان پێشکەش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵ ئەمیر هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکە لە بەرنمەکانی ئێمە بینەرە. بەڵێ عزیزان لەلامیشەوە سڵاوتان لەبێت هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سلامەت بن و مەجای وەشتان هەبێت تا کۆتایی بەرنمەیەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەروەک ڕواڵی هەموو هەفتە ئەم بەرنمەیەش چەند بابەت و چەند نامەیەکی ئێوەی ئازیز کە زەحمەتان کێشاوە لە خۆ دەگرێت. گوڵناس پێشەوەی کە ناوبەر بدەین لێرەشەوە بە هەم دەستخۆشی لە هاوڕێیانی هاوکارمان بکەین بۆ ئەوەی کە ئەم دیزاینی کە ئێستا ئەم شەو دەیبینن بە یارمەتی ئەوانەوە ئەمە بۆیان ئامادە کردوین وە هەر لێرەشەوە پێیان بڵین ئەوانیش دەتوانن ڕای خۆیان لەسەرم دیزاینی کە ئامادە کراوە دەرببڕن و داواکاریەکشمان هەیە لە هەموو بینەرانی ئازیز هەر کەسە و لە شاری خۆی ئەگەر بکرێت لە بەرزاییەکان لە ئەکس یاوێنە یا فیلمی کورت بتوانن بینێرن بۆ ئەم ژمارە تەلەفۆنی کە دەیبینن کە ئێمە شتوانی لە بەرنمەکانی هەفتەکانی داهاتوودا کەلکیلۆر بین هەروەک ئەو وێنەی کە ئێستا لە پشتسەرمان دەیبینن بینەرێکمان زەحمەتی کێشاوە هەفتەیەمە کەلکی لێوەردەگرین دوبارە دەستخۆشی دەکەین لە هەموو هاوڕانی هاوکارم تایبەتەن لەوە تاقفەرمان و بەشی مونتاژ کە خودی گوڵنازیش لە خۆ دەگرێت دەستخۆشییان لێ دەکەین و هیوادارین کە ئێوەش بەدڵتان بێت چی ناوبڕێک ببینین دواتر دێنەوە لەگەڵ گوڵناس بابەتەکان دەست پێ دەکەین فەرموو.
ئەمیر هەفتەی ڕابردوو تۆ و چاوان قسە و باسێکتان لەسەر دۆخی ئێستا ئێرانەوە ئەگەری سەرهەڵدانی ئاڕوگۆڵ لە سەرەوە لە نێو حکوومەتدا کرد. ئەم باسە ئێستا باسێکی گەرمە و زۆر لایەن و شرۆڤەکاری سیاسی لە ڕوانگەی جیاوازەوە تیشکیان خستۆتە سەر ئەم بابەتە. پێم باش بوو جارێکی تر بە کورتیش بوێ لە سەرەتای بەرنامەکەمان چاوێک بەسەر ئەم ئەگەرە لە ساحەی سیاسی ئێران بکەین بزانین چی و لەوە گرنگتر بزانین دەبێت چی بکەین و ئەرکەکانمان چی. زۆر باش وەڵام منیش پێم خۆشە گوڵناس منیش لەم بارەوە شتم بیستووە و خوێندومانەتەوە ئەوەی ڕاستی بێ دوای هاتنە ئارای شەپۆلێکی نێ لە ئاشکراکردنی گەندەڵی ئابووری و بڵین سیاست لە نێو مقاماتی سەرەوەی حکوومەت کە جگە لە ئاماژەکردن بە پەرەسەندنی پرۆسەی دارمانی سیاسی هەروەها مەبەست لێ ڕێگە خۆشکردنە بۆ جێنشینی ڕێبەری و بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەم دارمانە بە تایبەت کە تەقینەوەی ئاخێزە جەماوەریەکان لە ئێران کە ئەگەرێکی بەهێزە دەبێ بزانی کە ئەم ئاشکراکردانیان هەمان ئیفشاگەریانەی کە لەلایەن عەباس پالیزدار کە دەنگی داوەتەوە بەبێ پشتیوانی جددی باڵەکانی ناو بازنەی دەسەڵات و بە تایبەتی دام و دەستگا ئەمنیەکان ممکن نەدەبوو کاتێک ناوبراو سەعید مۆرتەزەوی دادوەری خۆشەویستی ڕێبەر بە ئاژەڵ و جنایەتکار ناو دەبات ئەحمەدی نژاد بە بێدین و کەسێکی نفوزی دەزانێت وە سەرۆکەکانی دەسەڵاتی دادوەری ڕژیم کە لەلایەن خامنەیەوە هەڵبژێردراون بە بەڵگەوە بە گەندەڵ ناو دەبات وە گەندەڵی مەوردی لە حکوومەت بە وشەیەکی نادروست دەزانێت و پێی وایە کە سەرچاپای ڕژیم نوقمی گەندەڵیە دەبێ مانایەوە بێت کە وا دیارە لەسەرەوە خەبەراتێکەیەوە ئەگەری گۆڕانکاری هەرو جۆرەی کە گوڵناستی لەسەرەوەی دەسەڵاتدا دیارە لە ئارادایە. بەڵێ ئەمیر پالیزدار دوای ئفشاگەریەکانی قەم دەخاتە سەر پێگە و ڕۆڵی موشتەبا خامنەی ئەوە نیشانەدات لایەنێک بەو ئاکامە گەیشتووە کە بێ گۆڕانکاری لەسەرەوە ئیمکانی دەربازبوون لەم قەیرانانەیان کە هەمان داڕمانی سیاسیە ئاسانیە. ئەم لایەنە لە ناو حکوومەت لە پرسی جێنشینی موشتەبا خامنەیدا پێویستیان بە قۆناغێک لە چەسپاندنی هێژمۆنی و ئۆتۆریتەی ناوبراو هەیە هەر بۆیە لە ئێستاوە پالیزدار کۆمەڵێک قسە سەبارەت بە ئازادی حیجاب ئازادی زیندانیانی سیاسی و ڕادەربڕین و ئازادی ڕاگەیاندن دێنێتە ئاراوە کە گۆیا هیوادارە موشتەبا خامنەی جێبەجێ بکات کەوا بوو ئەم ئیتفاقاتە لەگەڵ دەنگ و گۆی قسە و باسی نێو مەجلسی خۆبرەکان لەسەر جێنشینیە نیشانەی ئەوەیە کە هەندێک جموجۆڵ و هەوڵی تایبەت لە لووتکەی دەسەڵات لە ئارادەیە بە گوێرەی بەڵگەکان هەروەکو باسکرا لە نێو حکوومەت لایەنە گەیشتووەتە ئەو ئاکامەی کە دەبێت ڕێگایەک بدۆزنەوە بۆ ئەوەی بە ئاڵوگۆڕێکی بەرچاو لەسەرەوە ڕێگا بۆ سازان لەگەڵ دەرەوە خۆش بکەن و لە خوارەوە بە سازدانی چاوەڕوانیەکی وەهماوی لەگەڵ ئیدامەی سەرکوت بەر بە بزوتنەوەی خەڵکی ناڕازی لە گشت دەسەڵات بگرن. هەر ئەم بۆچوونە گوڵناس لە نێو لایەنێکی ناو حکوومەت ڕوتی دارمان و شەڕی مافیەکانی دەسەڵات چرتر کردوێتەوە کۆمەڵێک ڕیزبەندی نوێ لە نێوان باڵەکانی ناو حکوومەت خەریکە پێک بێت بە لەبەر چاوگرتنی ئەم دۆخە پێویستە خەڵکی مافورا و هێزی پێشرە و خۆی بۆ ئەم گۆڕانکاریانە ئامادە بکات کەوا بوو مانایم قسانە ئەوەیە لە هەلومەرجێکدا کە باندە مافیایەکانی دەسەڵات خەریکی نەخشە و پلاندانانن بۆ داهاتوی خۆیان لە هەلومەرجێکدا کە ڕفۆڕخوازان کار لەسەر سناریۆکانی خۆیان دەکەن بۆ ڕزگارکردنی کۆماری ئیسلامی و هەروەها لە هەلومەرجێکدا کە ئۆپۆزیسیۆنی ڕاستی ناوخۆ و دەرەوە لە هەوڵی بەدەستهێنانی جێگە و پێگەیەک لە سپەی ڕۆژی دوای دارمانی ڕژیمدان تا ئەو جێگایە کە کوڕی شادەڵێ خەمتان نەبێ من هەم ئێمە ینی بەرەی بزوتنەوەی ڕادیکاڵ و پێشڕەوی ناو کۆمەلگا چیەکەین جارێ با خۆمان بناسین ئەم بزوتنەوەی کە باسی دەکەین هەر ئێستاش بەهێزە و بەرەو پێشەوە هەنگاو دەنێت لە ڕاستیدا ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی لە مێژە بۆتە گۆڕەپانی نەبەردی ژنانی ئازادپۆش کرێکاران خانەنشینەکان پەرستاران بنەماڵی دادخوازان خوێندکاران و ژینگە پارێزان هونەرمەندان و باقی بەشە پیشەیی و چین و توێژە ناڕزاتیەکانی دیکە لە دژی ڕەشیم لە خۆڕانیەکە دەسەڵات بە هەموو توانای خۆیەوە لە بەرامبەر ئەم خەباتە بەهێزە وەستاوەتەوە بیر لە ڕێگاکانی بەلاڕێدابردن و کەمکردنەوەی کاریگەریەکانی ئەم خەباتانە دەکاتەوە بزوتنەوە داواکاری یان متالباتی ترسی خستۆتە دڵی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ڕاستەوە
ئەم واقعیەتە باشترین دەرفەتی مێژووی بۆ هێزە چەپ و ئازادی خوازەکانی ناو کۆمەلگا ڕەخساندووە. خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە کە هەموو ئەم بزوتنەوانە لەسەر بەستێنی کەش و هەوایەکی شەردا ڕوودەدەن کە ڕژیم هەوڵ دەدات بە مەبەستی کۆنتترۆلکردنی کۆمەلگاوە پەرەپێدانی سەرکوتی کەڵکی وەربگرێت. بەڵام وا پێدەچێت کە وتاری هەڕەشامێزی ڕژیم چیتر بایەخی نەماوە خەڵک ڕێبازی خۆیان گرتوۆتە بەر وە بێ گوێدانە هەوڵەکانی دەسەڵات لە پێناو خۆڕێخستن و بەرەو پێشبردننی شۆڕشەکاندا تێدەکۆشن. ئەرکەکانی هێزی چەپ و پێشڕەو لە پەیوەند لەگەڵ بزوتنەوەی داواکاری یارمەتیدان بۆ ڕێکخستن لە هەموو بەشەکانی ئەم بزوتنەوەیە گرنگترین ئەرکی سەرشانی ئەم هێزانەیە کە بریتیە لە یارمەتیدان بە چارەسەرکردنی کێشەی ڕێکخرابوون و یەکگرتووکردنی هەرچی زیاتری ڕیزەکانی کرێکەران و زەحمەتکێشان و پەیوەندیان لەگەڵ باقی بزوتنەوە پێشکەوتوەکانە. لە هەمان کاتدا خۆڕێکخستن لە خوارەوەی کۆمەلگا هەنگاوێکی گەلێک گرنگە لە بنیادنانی دامەزراوە ڕاستەقینەکانی دەسەڵاتی جەماوەری. پێویستە ئەوەشمان لەبیر بێت کە خوڵقێنەرانی سەرەکی مێژووی ڕزگاری مرۆڤایەتی بە بەشداریکردنی هەرچی ڕاستەوخۆتر لە شکڵپێدان بە مافی دەسەڵاتداریەتی خۆیانە کە دەتوانن گۆڕانکاریە تاکە کەسی و کۆمەڵایەتیەکان بۆ بنیاتنانی کۆمەلگایەکی دوور لە هەڵاواردن و چەوسانەوە بەکردەوە دەربهێنن. Yaran buwa dauran taubaki Mirga zauran marga zauran buha zauran taubaki Kaula yalan halbarahu bankiravi shaqalan Kheli dalan shanishini sarhawaran taubaki Jaru janu marga jinin nanu azadi wabi Rangi birsi nengi yaru bardabaran taubaki جانو جانو مرگ جین نانو آزادی وابین رنگی برسی ننگی دارو بردبارن تابکی برزبیران جیرو بندی گم جمیران کارسالت از روشتان رو کرابی کرسواران تابکی خیلی تالان هەڵ بژاردەی دەنگی نەنگی کام گەلن جەردەپۆشی و گەلفرۆشی گەندەکاران تابەکەی جان و ژان و مەرگە ژینن نان و ئازادی و ئەوین ڕەنگی برسی نەنگی دار و بەردەباران تابەکەی جان و ژان و مەرگە ژینن نان و ئازادی و ئەوین ڕەنگی برسی نەنگی دار و بەردەباران تابەکەی. ئەمیر لە هەفتەی ڕابردوو کە تۆ چاوانم بەرنامەیەتان بەڕێوەبرد لەژێر تیشکی ئەم ئەگەرانە لە داهاتوودا هەروە تیشکتان خستە سەر کوردستان. پێم باشە ئەم هەفتەیەش تۆزێ باسی کوردستان زانیت لە ئاوەکردنەوە چۆن پێش ئەوە هاودەنگی لە نێو خەڵکی کوردستان پێکێناوە هەر ئەمە ئیمکانی بەسیجی کۆمەڵایەتی و لەم ڕوانگەوە پێکێنانی ڕێکخراوە جەماوەری بەهێزتر کردووە. ئەمانە ئەو خاڵە بەهێزانن کە لەم ماوەدا بەتایبەت لە دەی ڕابردوودا ئەزممان کردووە و شاهدی گەلێک حرەکەتی جەماوەری پێشڕۆ بووین. هەر ئەم زەرفیەتە چە بۆ حکوومەت چە بۆ ئۆپۆزیسیۆن لە بەرەی ڕاست کە بیر لە داهاتوو دەکەنەوە کوردستان ژێگای تایبەتی هەیە و بیر لەوە دەکەنەوە کە چۆن کوردستان لەگەڵ خۆیان و نەخشە و پلانیان هاوڕا بکەن یان چۆن بێدەنگی بکەن و ئەم زەرفیەتەی تێدا کز و لاواز بکەن. لە خۆڕانیە لەلایەکە ئەمە ئۆستانداری کورد هەڵدەبژێرن تاوە هەم دروست بکەن و لەلایەکی تر لەم دۆخەدا لە بیریان ناچێت کە لایەنە سیاسیەکان و بەتایبەت کۆمەڵە زۆرتر بخەنە ژێر گۆشار لە هەرێمی کوردستان. بەڵێ گوڵناز دیارە ئەوان لەسەرەوە هەوڵی خۆیان ئەدەن
کە لە ڕێگای جۆر بەجۆرەوە هەروەک تۆ باست کرد گوڵناز زرفەتی حرەکەتی جەماوەری لە کوردستان کە لایەنی پێشڕە و ڕادیکاڵی بەهێزە کەسب کرد. تەنیا حکوومەتیش نییە لە بیرمان نەچووە کە بەرەی ڕاستیش لە گەرمەی شۆڕشی ژینادا هەوڵیانداوە ئەم بزوتنەوەی لە چاوەڕوانی خۆیان ڕاگرن تا زەرفیەتەکەی لەبار بەرن، بەڵام دیتمان کە خەڵکی کورد وەڵامی نەدانەوە. در هەر حاڵ خەڵکی کوردستان ئیمکان و مەجای ئەویان هەیە کە لە ئاڵ و گۆڕەکاندا تەنانەت ئەگەر هەر ئاڵ و گۆڕ لەسەرەوە لە نەزەر بگرین جێگاوشۆنی تایبەت بە خۆیان هەبێت تا بتوانن داخوازیەکانی خۆیان بسەلمێنن. هەر بۆیە بە بڕوای ئێمە پێویستە خەڵکی کوردستان هەر لە ئێستاوە پلتفۆرمێکی ڕۆشن و دیاریکراویان هەبێ، پلتفۆرمێک کە یەکەم سەرەکیترین داخوازیەکانی خەڵکی کوردستان و دووهەم چۆنیەتی ئیدارەی کوردستان تێیدا دیاریکرابێ، پلتفۆرمێک کە میلی سیاسی جیاواز لە کوردستان خۆی تێدا ببینێتەوە و سەرنجام بتوانێت وەک ئالتەرناتیوێک خۆی بناسێنێت کە لە هەر ئاڵ و گۆڕێکدا بۆشایی دەسەڵات بۆ ئیدارەی کۆمەلگای کوردستان پڕکاتەوە و مەجال نێڵێتەوە کە کەسی تر لە ئەگەری بۆشایی لە دەسەڵات بۆیان پڕکاتەوە و کوردستان ویست و داخوازیەکانی بکرێتە قوربانی کێشەی ناو دەسەڵات بە پێچەوانە یەکدەست و بەهێز کۆمەلگای خۆی دەبێ ئیدارە بکات. دروشمی ژن ژیان ئازادی کە لە شۆڕشی ژینا لە کوردستانی شۆڕژگەرەوە بەرز کرایەوە و سەرەکی ترین داخوازیەکانی تێدا تەنانەت چۆنیەتی ئیدارەی کوردستان لەم دروشمەدا مانای خۆی هەیە، ئەم دروشمە ئەرێنیە چۆن دەپارێزرێت، کام هێز و لایەن قازانج و بەرژەوەندی لە جێگیرکردن و پاراستنی ئەم دروشمە هەیە. ژنان ئەوانەی وا ژیانیان کەوتە مەترسی و ئەوانەی وا تینووی ئازادی، یعنی بەشی هەرە زۆری کۆمەڵگای کوردستان. دەسەڵاتداری جەماوەری بە لە بەرچاوگرتنی ئەزمونونەکانی تا ئێستای کاریگەرترین شێوازی جێگیرکردن و پاراستنی ئەم داخوازیانەی هەروەها گونجاوترین شێوازی ئیداری کوردستان کە خەڵکی کوردستان بە ئیرادەی خۆیان لەسەر قازانج و بەرژەوەندی خۆیان کۆمەلگای خۆیان ئیدارە دەکەن. پێداگری لەسەر ڕێکخراوە جەماوەریەکان لە کوردستان جێگرتووە و بووەتە تایبەتمەندیەکی بەرچاو. ئەم شێوازە لە ئیدارەی کۆمەلگا جگەلەوەی کە کاریگەریترین شێوازە بۆ پاراستنی ویست و داخوازی خەڵکی کوردستان، بەڵکو ئەوە نیشانەدات کە خەڵکی کوردستان لە ڕێگای ڕێکخراوەکانیانەوە ببوونن ساحێبی کوردستانە. بەڵێ لێرەدا حیزبە سیاسیەکانی ناو ساحەی سیاسی کوردستان دەتوانن ڕۆڵی بەرچاویان لە جێخستنی ئەم شێوازە لە دەسەڵات هەبێ. دیارە هەر کاما و بەرنامەی جیاواز و استراتیژی جیاوازیان هەیە کە لە ڕێگای دەسەڵاتی جەماوەری دەتوانن بەرناوی خۆیان بخن. بەڵام ئەگەر قسە لە دەورانێکی گوزارە، دەورانێک کە ئێران ئاڵوگۆڕەکان تێدەپەڕێنێت تا سەقامگیر دەبێ، حیزبەکان دەتوانن کاری هاوبەش بکەن بۆ ئامادەکردنی وەها پلتفۆرمێکە لەگەڵ گوڵناز لەسەرەوە باسمان لێکرد تێیدا سەرەکیترین داخوازیەکانی خەڵکی کوردستان و هەروەها چۆنیەتی ئیداری کۆمەلگای کوردستان کە ژیان و ئەمنیەت و ئاسایشی خەڵکی کوردستان مەبەستی سەرەکی بێ. ئەگەر وانەکرێ خەڵکی کوردستان بە هەموو ئیمکاناتێک کە هەیەی بێ نەخشە و پلان دەمێنێتەوە و دەکەوێتە دوای ڕووداوەکان و هەر کەس و لایەنێک قسەیەک دەکات و لەوانەیە جارێکی تر ئەم هەلا لەدەست بڕوات. با بچین ناوبڕێک ببینین گوڵناز دواتر دێنەوە نامەکان دەست پێ دەکەین. عزیزارا زود زۆری بۆ هێنام فرێمێسکم سوور بوون زردی ڕووی لێنا عزیزارا زود زۆری بۆ هێنام فرێمێسکم سوور بوون زردی ڕووی لێنا
شرقم بوپولو هناسم بزود هناسم بزود عزیز رازود عزیز رازود زاری بوهینا هوا بحالم وقشتانا قري هوا بحالم وقشتانا قري باترزو بفرور بارانو هاوري بارانو هاوري عزیز رازود عزیز رازود زاری بوهینا دیسان با آوری دوریت کوچ مگیر دیسان با آوری دوریت کوچ مگیر دنیام لیسار بو بازم هاری بو بازم هاری عزیز رازود زوری بوهینا فرمسکم سور بون زردی رویلینا کاک فەرهاد لە کرماشانەوە لە نامەیەکدا نووسیوێتی بە بڕوای من حیجابی ئیجباری جیایی جنسیەتی و باقی کردەوەکانی تری کۆماری ئیسلامی تا ئێستا نەیتوانیە ئەوەی وا مەبەستیانە بوات و واتە شێوازی ژیانی ئیسلامی وەکو فەرهەنگێکی گشتگیر جێ بخەن. مەسەلەن حکوومەت زۆر هەوڵی داوە کە دڕایەتی لەگەڵ حیجاب بە هەوڵدان بۆ پەرەپێدان بە بێبەندوباری ئەخلاقی یان حەز بە ڕوتەبوونەوە بناسێنێت، بەڵام بە تایبەت بۆ نەسلی جەوان ئەم جۆرە گوتارە قابلی دەرک نییە. هەر بۆیە بە شێوازی جیا دژایەتی لەگەڵ داسەپاندنی فەرهەنگی ئیسلامی ئیدامەی هەیە و لە پەرەسەندندایە. ئێستا لەژێر پێستی شارەکان بۆ نمونە لەم شارەی ئێمە منزوری شارەکەی خۆی شێوازێکی تر و فەرهەنگێکی تر لە ژیان لە جەریاندایە کە زۆر جیاوازە لەوەی وا حکوومەت هەوڵی بۆ ئەدات. بەڵێ گومناس کاک فەرهاد لە بەشێکی تری نامەکەیدا دەڵێت لە ڕاستیدا دەتوانین بڵێن بزوتنەوەی ژن ژیان ئازادی تەقینەوەی بورکانێک لە ڕەخ و بێزاری دژ بە فەرهەنگی داسەپاوی کۆماری ئیسلامی بوو کە بە تایبەت نەسلی تازەی تر تااقەتی سوکایەتی و بێڕێزیکردنی بەخۆی نەمابوو. توردانی حجاب و سەما و شاییکردن نمایشکردنی ڕابەتەیەکی ئینسانی و سەردەمیانە باس لە سەرهەڵدانی فەرهەنگێکی تر بە تایبەت لە نێو لاوان لە ئێرانەکات. بە
بەشێکی بەرچاو لە لاوان لە ڕەفتاری خۆیاندا زۆربەی ئەو فەرهەنگ و سنەتانە کە ڕژیم بە پیرۆزی ناساندووە وەلاناوە. ئەگەر لە فەرهەنگیدا سەپاودا جەستەیژن جێگایەکە بۆ گوناح و لادانی فکری و بێبەندوباری، بۆ نەسلی تازە جەستە بۆتە دەرخستنی ئازادی و شایی و چێژوەرگرتن لە ژیان، تا بۆشکاندن بۆتە وەڵامی کۆمەڵگایەکی تووڕە لە دەسەڵاتێک کە توانایی دەرکی دۆخی ئێستای نییە و ناتوانێت خۆی لەگەڵ ژیانی سەردەم بگونجێنەوە لە هەوڵی ئەوەدایە شێوازی ژیانی کۆن داسەپێنێ. ئەوەی وا بۆ زۆربەی هەرە زۆری ژنان لە نەسلی تازە قابلە تەحەمڵنیە لە بەرچاو نەگرتنی حرمەت و کەرامەتی ئینسانی و بە ڕەسمیە نەناسینی ئازادی تاکە کەسی ئەوان هەر لە کۆمەڵگادا. سیاسەتی کۆنتترۆلی جەستەی ژنان و داپۆشینیان بە بڕیاری دەسەڵات لە حیجاب و مانتۆ و مەقنعە لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە جێگاوشێنی ژنان لە کۆمەلگا گۆڕاوە. ژنان ئەمڕۆ ئیرتباتیان لەگەڵ دنیایەکی تر هەیە، لەگەڵ فەرهەنگێکی تر ئاشنابوون و لە بواری زانستیدا زۆر پێشکەوتون و ئیتر فەرهەنگ و سنت و ئامۆژگاریە کۆنەکان کە حکوومەت لە ڕێگەی ناوەندە دینیەکانیەوە بەڕێوەی ئەبات وەرناگرێت. بەڵێ 45 ساڵ سەرکوتوو هەوڵدان بۆ داپۆشینی جەستەیژن کە حکوومەت بەهۆی بەدەخلاقی دەزانێت بۆتە هۆی ئەوەی کە نەسلی تازە نەتوانن لەگەڵ فەرهەنگ و سنەتی کۆنی کۆمەلگا ڕێککەون بە پێچەوانە کەوتونەتە دژایەتیکردنی. ئێستا وای لاتوە کە نەسلی تازە زۆر لە نەسلی پێشخۆی دوورکەوتوتەوە کە بەداخەوە لە بنەماڵەکانیشدا لە نێوان باوکان و دایکان و منداڵان بەرچاو دەکەوێت. دەڵێ لە دوو دنیای جیاوازدا دەژین و بە دوو زمان پێکەوە قساکەن. کاک فەرهاد لە درێژەدا دەڵێ من پێم وایە تێنەگەیشتن لە گۆڕانکاریەکان دەرک نەکردنی نەسلی تازە بە فکری تازە و پێویستی تازە و ئینتزاری ئەوەی کە دەبێ پەیڕەوی هەمان فەرهەنگ و سنت بن کە تا ئێستا باو بووە و بۆتە تا بۆ هۆی جیایی نەسلەکان و جاریواشە لە بەرابەر یەکتردا بوونە. لاوان ئەمڕۆ لە دنیایەکدا دەژین کە پێکەوە گرێدراوە. دیارە ئەوان ئولگوی ژیانیان ئیتر لە کۆمەلگایەکی داخراودا نابینەوە. ئەمانە بەشێک لەو خەسارە ئاشکرا و غەیری ئاشکرایەکە کۆمەلگا لەگەڵی ڕوبەڕووە و کۆماری ئیسلامی نەکرد نەیتوانی چارەسەری بکات، بەڵکو بۆ خۆی هاندەر و یەکێک لە بنەماسەرەکیەکانی قوڵبوونەوەی ئەم کێشەیە. کۆماری ئیسلامی داپۆشینی جەستەیژن لە کۆمەلگا بە نیشانەی دەسەڵاتی خۆی دەزانێت کە گۆیا توانیوێتی بەم جۆرە فەرهەنگی غەربی پوچەڵکاتەوە و لە جیاتی فەرهەنگی ئیسلامی کە لە ڕاستیدا فەرهەنگی کۆیلایەتیە زاڵ بکات. داپۆشینی ژنان بەشێک لە فەرهەنگی تەعەزیە و فەرهەنگی مەرگپەرستیە کە لەگەڵ شایی خۆشی و هەوڵدان و ژیان لە شەڕدایە. بەڵام ژنانی ئێران زۆر بوێرانە دژ بەم فەرهەنگە کۆنە ڕاپەڕیون و هاواری ئازادی لە کۆیلایەتیان بەرز کردوێتەوە. ئەم دەنگە بەرزکردنەوەیە ئەمڕۆ بووەتە مەیدانێکی نەبەردی ژنان و هەموو ئازادی خوازان دژ بە دەسەڵاتی ڕەش و تاریکی. بێگومان ژنان جەستەی خۆیان، مافی خۆیان، حرمەت و کەرامەتی خۆیان لە پارێزەرانی ڕەشی و تاریکی وەردەگرنەوە. ئەمە حەقیقەتێکی حاشا هەڵنەگرە. بەڵێ گوڵناز بە هەر لێرەشە بچینە سەر نامی کاکفایق. کاکفایق نامی نردووە ئەگەر دەیخێنیوە بام نافەرموو. بەڵێ کاکفایق لە بانەوە نامی بۆ نردوین و نووسیوێتی لەگەڵ هەموو ئەو واقعیەتە تاڵانە کە هەر ڕۆژە لە جریاندایە و بەشێکی بەرچاو لە خەڵک لە ژیانی خۆیاندا تەجروبەی دەکەن، تەبلیغاتی حکوومەتی بۆ دانی مەشروعیەت بە حکوومەت وە پیرۆزڕاگررتنی بەردەوامە. واقعەتەکان و حکوومەت وەک دوو ڕەوتیجیا لە یەک ئیش دەکەن. جاری وای ڕۆژانە لە بۆنە جیاجیەکاندا کە بەڕێوە دەچێت وە سازمان دەدرێت لە تەلەڤیزیۆنی و ڕۆژنامە و سینەما و کتێب و مەدرسە و قوتابخانەکان، تەنانەت لە شەقامەکان ئەم تەبلیغاتەکە نیشانەی جیایی لە واقعیەتەکانە بەرچاو دەکەوێت. جگە لەمە لە مزگەوت و حسینیەکان و تەکیەکان و ئیداراتی دەوڵەتی ئەم تەبلیغاتە بۆ مەشروعیەتدان بە حکوومەت و پیرۆزیەکانی بەردەوامە. بەجۆرێ تا هەموو کەسێ وابیر بکاتەوە کە حکوومەت و ڕێبەرەکەی و ئەوانەی وا پیرۆز دەکرێت بەشێکی گیانەکراوە لە ژیان و ناسنامەی نەتەوەی ئەوانن. ئێران ینی کۆماری ئیسلامی و کۆماری ئیسلامی ینی ڕێبەری. مەراسمەکان و جۆرێک ڕێک دەخرێن تا هێز و دەسەڵات نمایش بکرێەوە، سەیتەرەی حکوومەت بەسەر کۆمەلگا بەرچاو بخرێەوە، هەمووان ئەم هێز و دەسەڵاتە قبولکەن. لە دەسەڵاتی ئیستبدادیدا نمایشدان لە ئاستی جیاوە بە شێوازی جیا بەکاردێت تا واقعەتێکی ساختە کە لە پێناو قازانج و بەرژەوەندی دەسەڵات لە کۆمەلگادا جێبگرێ.
نظامی مقدس دفاعی مقدس و ئەرواحی مقدس هەر تکرار دەکرێتەوە تا کەسێک شک و گومان لەو گوتارە سیاسیەکە لە پێش ئەم تەقەدوسگەراییەدا بێتە ئاراوە نەکات و هەمویان باوەڕی پێ بکەن و هەستی لەگەڵ حکوومەت بوون ینی هەست لەگەڵ حکوومەت بوون بیانێ پەرەی پێ بدەن. کاکفایق لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ لەم نیزامانەدا ڕاگەیاندنی گشتی وەکو ئامرازی حکوومەت بۆ کنترۆڵی بیرروڕای گشتی کارتەکەن. ئەم ڕاگەیاندنانە بە زەخکردنەوەی ڕووداوەکان و گێڕانەوەی ڕەوایەتی حکوومەت لەم ڕووداوانەدا تێدەکۆشن بیرروڕای گشتی سازماندەهی بکەن. بە شێوەیەکی سیستماتیک لە حکوومەت و ڕێبەری دیفاع دەکەن. تەواوی گیر و گرفتی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی دەخەنە ئەستۆی هەر کەسی تر جگە لە حکوومەت و ڕێبەری. حکوومەت و ڕێبەریش هەموو ئەم قەیرانانە بە کەیف و مەیلی خۆیان تعبیر و تەفسیر دەکەن و ڕاگەیاندنەکانی دەیگوازنەوە بۆ بیرروڕای گشتی بە جۆرێک ڕاستیەکان دەشارنەوە و یان دەکەوێتە پەرابێزەوە. کاتێک کۆمەلگا عادەتیان بە بیستنی ڕەوایەتەکانی حکوومەت لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە گرتووە ئەو کە درۆ و فریوی ئەوانیش لایەن بە ڕاست دەگەڕێت. ئەمە کێشەی جددیە کە کۆمەلگا وردە وردە لە ڕاستیەکان دوور دەکەوێتەوە. دەبنە مەسرف کنندەی پاسیڤی ئەو تەفسیر و ڕەوایەتانەی کە حکوومەت و ڕێبەری کە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە دەرخوریان ئەدرێت. ئەم پاسیڤ بوویە ڕوو ئەدات کە کاتێک حکوومەت توانی گوتاری خۆی زاڵ بکات ئیتر وردە وردە هەستی پرسیارکردن سەرکوت دەکرێت. پرسیار جێگایەکی نامێنێ. هەر بۆیە ڕۆژنامە سەربەخۆ ڕۆژنامەوانانی سەربەخۆ ناتوانن ئیشی خۆیان بکەن چون پرسیار دروست دەکەن و پرسیاریش لەم جۆرە دەسەڵاتدارە ڕێگای پێنەدراوە و زیندانی دەکرێت. بەڵێ بە مەبەستی نیشاندانی هێز و دەسەڵاتی حکوومەت نمایشەکان و دیزاین دەکرێت کە خەڵک گوێڕایاڵی حکوومەت دەرخات. حکوومەت بەهێز نیشانەدات کە گویا لە شکان نایە و ئاکامەکەی بگات بەوەی کە خەڵک تەسلیمی ئەم هێزە بن. کاتێک ئەم نمایشانە بەردەوام بن دەزانین کە کۆماری ئیسلامی بە هەمان مەبەست بایەخی زۆر پێدات و هەزینەی زۆری بۆ سەرف دەکات. بەو هیوایە کۆمەلگا هەستی لەگەڵ یەکبوون و لە پشتی یەکبوون لە دەستبدات و خۆی تەسلیمی ئەم هێزە بکات. بەم جۆرە ئێعتراز و ناڕزایەتی دەربڕین خەتەرناک دەناسرێ و لەوانەیە زۆر کەس سڵی لێ بکاتەوە. ئەمە شێوازی کاری حکوومەتی استبدادیە کە دەسەڵاتی خۆی درێژ دەکاتەوە. بەڵام سەرڕای هەموو ئەم کارانە و نمایشدانانە بە هێز و دەسەڵات ئاکامی دڵخوازی حکوومەتی ئیسلامی بەدی نهاتووە. سیمای سیاسی لە ئێران سەرهەڵدانی بزوتنەوەی اعتراضیەکان ئەم ڕاستیەمان بۆ دەسەلمێنێ. ڕاستە حکوومەتی استبدادی وا ئیش دەکات بەڵام ئەم ئیشە واتە مەبەستی حکوومەت لە نیشاندانی هێز ناتوانێ و نەشیتوانیوە خەڵک تەسلیم کات ئیرادەیان لێ بسێنێتەوە تا ئەو جێگایە کە ئەم بزوتنەوانە و ئەم ئیرادە نیشاندانانە ئێستا بۆتە بەڵای گیانی حکوومەت و دەربازبوونیشی لێ ئەستەمە. محبوبەی قەسەم بە خاڵی گۆنات چونکە یار تۆ جوولەکەی سوێنێت ئەدەم بە تۆڕات چونکە یار تۆ محبوبەی قەسەم بە خاڵی گۆنات چونکە یار تۆ جوولەکەی سوێنێت ئەدەم بە تۆڕات سە ساڵ لەناو دانیشم بەخوا تێنابم لەلات سە ساڵ لەناو دانیشم وەڵا تێنابم لەلات فەرقین شیرینم خوێنە و دێ لە برینم فەرقین شیرینم خوێنە و دێ لە برینم یاڕەبی بەخێر بێتەوە یارەکەی ڕەزا شیرینم هێشتا لە سایار لانەکە کوشتەی چاوی نەسرینم هێشتا لە سایار لانەکە کوشتەی چاوی ئەوینم
کەسێکی بەکرێ دەگرم دام سافیرم بم هاوان سە ساڵ لە لاو دانیشم بەخوا تێنابم لەلات حورا أنويني جنا عاشق لا خودما هل راعج لاجيني كش يسري كي سري باوانم جنا تشينو لولو جنا ميلك مبري شاور جيان والله من مردم بوتو هل من مردم بوتو کوێستانی ماشەڵا و لەگە جوانی گەرمیانیان کوێستانی وەشن و من خانومانی وەسفی تۆیان بۆ کردوم بەجلی کوردیەوە جوانی چەندە ناسک و نازدارن کیژۆڵەی سلەیمانی ناس کۆڵەی چا جوانۆخی ناس کۆڵەی چا جوانۆخی ساتێ لالام دانیشاوە بە کوێری چاوی کابرای دەکچێ بم دەرێ ماچێ نۆش بێ با بێت لە سەردەی چاوڕۆژ بم دەرێ ماچێ با گیانم دەرچێ ئۆخەی کاکێرش لە پەیامێکی کورتدا نووسیەتی لە هەواڵەکاندا بیستم کە ئاهۆ دەریایی کە لە کاردانەوە بە ئەزیێت و ئازاردانی حراسەتی زانکۆ لە بەڕێوەچوونی حجاب لیباسەکانی لەبەرداکات گۆیا وەک نەخۆش نێژراوە بۆ نەخۆشخانەی دەرونی بەڕاستی دەبێ بپرسم نەخۆش کێیە ئەم کشە نەخۆشە کە کاردانەوەی بووە بەرامبەر بە بێحورمەتی و سوکایەتیکردن بەخۆی یان ئەو دەسەڵاتە کە ئێستاش ماتەڵی زوهوری ئیمام زەمانە ئایا ئەم کچە بوویێرە نەخۆشە یان دەسەڵاتێک کە ئینسان ئەشکەنجە ئەدات و دواییش دەیان کوژێ بە دوو شێوە بە شێوەی ئاشکرا و بە لە سێدارەدانیان و بە شێوەی داپۆشرا و بە داسەپاندنی فەقر و نەداری کێ نەخۆشە ئەم کچە ئازایە کە حورمەت و کەرامەتی خۆی لا گرنگ بووە یان دەسەڵاتێک کە حورمەت و کەرامەتی ئینسانەکان هەر ڕۆژ پێشێل دەکات کێ نەخۆشە ئەوەی وا بۆ ئازادی دەجەنگێ یان ئەوەی وا ئازادی ئینسان پێشێل دەکات بەڵێ زۆر سپاس لە کاکێرش وە بزانم وەڵامی پرسیارەکانیشی ڕۆشت بەڵێ منیش لێرە سپاس لە کاکێرش دەکەم بۆ نامەجوانی کە ناردی با بچینە سەر نامێکی تر گوڵناسک لە بۆکانەوە کاگوریا نامێکی بۆ ناردین و نووسیەتی با بزانین لە وڵاتانە کە سزای ئێعدام بەڕێوە دەچێ مەبەست چییە سێتی یەکەم توندوتیژی لە وڵاتانە ئاسایی دەبێتەوە ینی بە قانونیکردنی سزای ئێعدام بە جۆرێک توندوتیژی مەشروعیەتی پێدەدرێت سزای ئێعدام قەتڵ بە بیانووی عەداڵەت وە تۆڵەسەندنەوە وەک پەیامێک دەنێرێ کە دەتوانێت وەڵام و خەتا و هەڵەبێ ئەم ئاساییکردنەوەی توندوتیژی بە تایبەت لە زەینی منداڵان و لاوان کە ئەم دیمەنانە دەبینن کاریگەری نێرێنی دەبێەوە ئەوانیش لەوانەیە وا لە جێخستنی عەداڵەت بکەن دووهەم بە یاساییکردنی سزای ئێعدام هاودەردی کەس دەبێتەوە بە تایبەت بەشداریدانی خەڵک لە بەڕێوەبردنی سزای ئێعدام یان جۆرە سزاکانی تر لەوانە شلاق لێدان و توی توندوتیژی لە کۆمەلگادا پەرە پێدات خاڵی سێهەم کاگوریا دەڵێ یەکێک لە مەبەستە سەرەکیەکانی کۆماری ئیسلامیە کە پەرەدان بە کەش و هەوای ترس و خۆف لە کۆمەلگادایە تا کەس نەوێرێ دەنگ دژی نەعەداڵەتی بەرزکاتەوە خاڵی چوارم دابەزینی بەرچاوی هەیمەنەی ئەو وڵاتانە کە سزای ئێعدامیان تێدا بەڕێوە دەچێت لەلایەن بیر و ڕایگشتی ئێستا لە دنیادا هەر کاتناوی کۆماری ئیسلامی و ئێران دێت خێرا زیندان و ئەشکەنجە و ئێعدام و تیرۆر بیر دەکەوێتەوە خاڵی پێنجم دەڵێت لە ناوبردنی هیوا بە چاکسازی ئێعدام فرسەتی گەڕانەوە ناهێڵێ هیوای بە ئیسلاح و چاکسازی دەکوژێ و ئەم بیرۆکەیەش پەرە پێدات لە بابەتێکی تر کە هاوڕێی ئامادەکاری بەرنامەکەمان ئامادەی کردووە ڕەبتی بە قسەکانی کاگوریاوە هەیە
هاتووە لە کاتێکدا کە کەمپەینی سێشەممەکانی نابۆ لە سێدارەجان لە زیاتر لە 24 زیندانیەران لەلایەن بەندکراوانی ژنان و پیاوانی بوێر و خەباتکارەوە زیاتر لە 42 هەفتەیە بەردەوامە کۆماری ئیسلامی هەروە لەسەر سیاسەتی جنایەتکارانەی جێبەجێکردنی حکمی ئەدام بەردەوامە. نوێترین نمونەی لەم بابەتەوە سەپاندنی حکمی ئەدام بەسەر وریشە مۆرادی و پەخشان عەزیزی زیندانیانی سیاسی خەباتار کە بۆتە هۆی وروژاندنی ڕەخنە و ناڕزایەتێکی بەربڵاو لە دژی کۆماری ئیسلامی. لە بڕواری 6 خەزەڵوەر تا 20 خەزەڵوەر لانیکەم 90 کەس لە شارە جۆرەجۆرەکان لە سێدارە دراون. ئامارەکان دەری دەخەن کە لە مانگی ئۆکتۆبری ساڵی ڕابردوو تا مانگی ئۆکتۆبری ئەمساڵ لانیکەم 811 حاڵەتی لە سێدارەدان لە ئێران بەڕێوەچوە و بەم پێش کۆماری ئیسلامی لە ڕیزبەندی یەکەمی جیهاندایە. زیندان، ئەشکەنجە و ئێعدام هاوکار لەگەڵ دروستکردنی قەیران لە ناوچەکەدا لە ڕەمزی سەرەکی سەقامگیری و مانەوەی کۆماری ئیسلامی بووە. لە هەلومەرجی ئێستادا کە ڕژیم پشتی لەژێر گورزی قەیران گەلێکی لا ڕابدەبەدەر و خەبات و ناڕزایەتی بەربڵاوە جەماوەریەکاندا چەماوەتەوە بە مەبەستی زاڵکردنی کشی ترس و تۆقاندن بەسەر کۆمەڵگادا زیاتر لە ڕابردوو پەنای بردووەتە بەر ئێعدام. بڵێ ڕادەی پێویستی بەم ترس و تۆقانەی کە باست کرد لە هەر قۆناغێکدا بە پێی پێویستی ڕژیم کەم و زیادی کردووە. لەم قۆناغی سادا کە ڕژیم بەهۆی شکستی یەک لە دوای یەک لە سیاسەتە ناوچەیەکانی لە سەروبەندی خواردنەوەی جامە ژەهرێکی دیکەدایە پێویستێکی زیاتری بە زاڵکردنی کەشی ترس و تۆقاندن هەیە لە کۆمەڵگادا. ڕژیم بە زیادکردنی ئێعدامەکان و توندکردنەوەی سیاسەتی سەرکوت هەوڵ دەدات پاشەکشە لە سیاسەتە ناوچەیەکانی لە ڕوانگەی جەماوەری خەڵک لە ناوخۆی وڵاتدا وەک خاڵێکی لاواز لێک نەدرێتەوە. لە سەدارەدانی بەردەوام و دڕندانە بۆ ماوەی چەندەیە بۆ ڕژیم کەڵکی لێوەرگرتووە، بەڵام ئێستا ئیتر کاریگەریەکەی زۆر کەم بۆتەوە یان تەنانەت بە دژی خۆی هەڵگەڕاوەتەوە. هاتنە مەیدانی بەربڵاوی کرێکاران، ژنان، لاوانی خوێندکار، چالاکانی ژینگە پارێز، دادخوازان، چالاکانی مافی مرۆڤ، تێکۆشەرانی داکۆکی لە مافی نەتەوەکان، کەمینە ئاینیەکان و هیتر لە دژی کۆماری ئیسلامی و سەرجەم ستەمکاران و چەوسێنەران سلمێنەری ئەم ڕاستیە. زۆر سپاس دوازدانە بۆ نامانی کە نردیان. رو سری تو در بیار آفتاب داره غروب میکنه، رو سری تو در بیار عطر تو هوا رو خوب میکنه، رو سری تو در بیار موهاتو باز کن، عشق من نترس بخند به گریه اعتراض کن، رو سری تو در بیار موهاتو باز کن، عشق من نترس بخند به گریه اعتراض کن، رقص خوشه های سرخ بغض من تمام موی تو، خیس میشه صورتم میرسم به آرزوی تو، رو سری تو در بیار هوا رو صاف کن، عشق من نترس به رقص به بوسه اعتراف کن، رو سری تو در بیار هوا رو صاف کن، عشق من نترس به رقص به بوسه اعتراف کن. آسمون که ابریه دلش گرفته روبروی تو، موهاتو باز کن تا غرقشن تو موج موی تو، پرده رو بزن کنار حال آسمون که خوب شه، خودت تو خورشیدی غیر ممکنه
همه اینها داره مستند من رگ گردنم پای عقایدم وایسادم اینو یادت باشه من یه زنم چقدرم وای میستم لەم بەشە لە بەرنمەکە هاوڕێ گوڵناز کە ئەمیر هاوناوی خۆشمەند لە نامێکدا نووسیویەتی دوای گەشتی ئێرشاد و کە جگە لە بەدناوی هیچ ئاکامێکی بەدواوە نەبووە ئێستا باسی کەمپی تەرکی بیحجابی هاتووەتە گۆڕێ لەم کەمپە گویا بە کەڵگوەرگرتن لە عیلمی دەروونناسی بە نیازن کێشەی حجاب چارەسەر بکرێت باسی چارەسەرکردنی بابەتی حجاب لە کەمپ مانای ئەوەیە کە لە ئێران خەڵکو بەتایبەت ژنان و کچان کێشەی دەرونیان هەیە زۆر سەیرە بەم جۆرە لە ئێران کێشەی دەرونی لەسەر حیجاب بە علمی دەروونناسی زیاد دەکرێت تازە ئەگەر ئەمە بسەلمێنن کە بابەتی حیجاب کێشەی دەرونیە دەبێت کەمپ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆ چه بەشێک لە کۆمەڵگا دابنرێ ژنان و کچان کە سوکایەتی بە کەسایەتیان قبول ناکەن بێڕێزی بە حورمەت و کەرامەتی ئینسان قبول ناکەن یان دەسەڵاتێک کە بە زۆر و بە ئیجبار یاسایەکی کۆن و دواکەوتوانە دەسەلمێنێ دەسەڵاتێک کە بێڕێزی بە نیوەی کۆمەلگا دەکات لە سەرەتایی ترین ماف واتە ئازادی لەسەر جەستەی خۆیان قبول ناکات بەڕاستی کێ کێشەی دەرونی هەیە کچان و ژنان کە پێداگرن لەسەر حورمەت و کەرامەتی ئینسانی خۆیان یان دەسەڵاتێک کە بەموو بەدەنگ بە ڕەنگی ژنان حساسە ئیستعدادی نیوەی کۆمەلگای کوێر دەکاتەوە و جیایی نێوان ژن و پیاو لە قوتابخانە لە زانکۆ تەنانەت لە نێو پاس دەکاتە یاسا بەڕاستی کام بەش کێشەی دەرونی هەیە بەڵێ زۆر سپاس لە هاوڕێ گوڵناس بۆ نامە تێرەوتە سلەی بەرپرسی دارەی ژنان نووسەتی لە ستادی ئەمری بە معروف و نەهی لە منکر لە تاران ڕایگەیاندووە کە ئەم کەمپانە یارمەتی ئەو کچ و ژنانە ئەدات کە زەختی کۆمەڵایەتی بووەتە هۆی ئەوەی کە حیجاب ڕعایەت نەکەن یعنی ئەگەر تا دوێنێ ئەوانەی وا حیجابیان فڕێداوە مجرم دەناسران ئێستا بوونەتە کەسانێک کە کێشەی دەرونیان هەیە بە وەک نەخۆش چاویان لێ دەکرێت جگە لەمە دەڵێن گویا کەسێک بە زۆر نابەنە ئەم کەمپانەوە بەڵام جێگری بەشی کۆمەڵایەتی و کولتوری ستادی ئەمر بە معروف و نەهی لە منکر ئەمەی ڕەت کردوێتەوە و توێتی ئێمە پێشنیارمانداوە بە بەشی قەزایی کە بەهاتن بە کەمپەکان لە جێگای غەرامە وەرگرتن بگرێتەوە واتە دەبێتە ئیجباری لەم وڵاتەدا هەموو شتێک بە تایبەت لە مافی ژنان ئیجباریە جا بە خەڵکی تریش دەڵێن کە کێشەی دەرونیان هەیە گوڵناز هەروەها نووسیوێتی جیا لە کاردانەوەی بەربڵاو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەرم بابەتە ئەم پرسیارە هاتووەتە ئاراوە لەسەر کام ئەساس بێحجابی وەکو کێشە یان نەخۆشی بە حساب هاتەوە جگە لە یاسای زۆرە ملێ و سەپاندنی بەسەر کۆمەلگا جگە لەوەی کە کۆماری ئیسلامی حجاب بە یەکێک لە بنەمای ئایدۆلۆژی دەسەڵاتی خۆی دەزانێت ئەم کەمپانە لەسەر کام بنەمای زانستی و دەروونناسی پێکاتۆن کام پسپۆڕی شارەزای علمی قرارە کاری دەرمانی بکات چی دەرمان دەکات و دەڵێ چی ئایا ئەمەش وەڕێخستنی دام و دەستگایەکی تر نییە بۆ کەسبی دەرامەت هەروەکو لەو ڕێخستنی نمایشەکانی ئاینی تر وەکو ئەربعین خەریکە بەڕێوە دەچێت لە ڕاستیدا هەواڵی وەڕێخستنی کەمپی تەرکی بێحجابی سازماندانی ئەشکەنجەی ڕەوانی کچان و ژنانە هەروەکو لە وڵاتانی مستەبد و خۆسەپێنەر وەکو سیستم بەڕێوە دەچێت لە علمی دەروونناسیدا کێشەیەک بە ناوی بێحجابی بوونی نییە ئەمە تەنیا لەم جۆرە حکوومەتانەیە کە قسەی ڕێبەری دەکەن بە یاسا و بە دوواداچوونی بۆ دەکەن بڵێ هاوڕێ گوڵناز لە کۆتایی ئەم نامێدا نووسێتی کۆماری ئیسلامی لە ماوەی 45 ساڵەی دەسەڵاتی بۆ سەلماندنی حیجاب زۆر شێوازی بەکارهێناوە لە نەسیحەت و هەڕەشە لە سەلماندنی حیجاب لە کتێبە ئامۆزشیەکان لە تەلەڤیزیۆن و سینەما و ڕۆژنامە تا جەریمە و شەلاق تا گرتن و ئەزیەت و ئازاردان تا ئەسید پاشی و تا کوێرکردن بەڵام هیچی نەیتوانیوە ئەم یاسا کۆنەپەرستانە جێگیر بکاتوە ئێستا پەنایان بۆ علمی دەروونناسی هێناوە تا بەشکم لەم ڕێگایەوە کارێکیان بۆ بکرێت گوڵناز نامەکەی بەم پرسیارە تاوا دەکات ئایا دروستتر ئەوە نییە کە کەمپێک بۆ تەرکی دزیدانن کە هەموو کار بەدەستانی ناو حکوومەت لەو کەمپەدا فێری ئەوە بکرێن کە سەروەت و سامانی ئەو وڵاتە نەدزن بۆ کەم بۆ تەرکی ئەزیەت و ئازاردانی خەڵک بۆ تەرکی کوشتنی خەڵک دانانێن ئەمانە کێشەی کۆمەلگای ئێرانە نەک حیجاب زۆر سپاس بۆ هاوڕێ گوڵناس بۆ ئەم نامەی کە نردی بۆ ئێمە و بینەران و ئێمەش کەڵکمان لێوەرگرت چین ناوبڕێک ببینین دواتر دێنەوە نامەیەکی تریش لە بینەرێکی عزیز دەخوێنینەوە فەرموو ئەمیر لەم بەشەدا نووسراوەیەک لەلایەن کاک ڕەحیمەوە دەخوێنینەوە دەڵێ بەڕاستی تا کاتی بڵاوبوونەوەی
هەواڵی ناخۆشی خۆکوژی کیانوش سەنجەری نەمدەزانی کە پێشتر چەند جار دەست بەسەر کراوە و لە سلولی ئینفرادی ڕاگیراوە ئەشکەنجە درراوە. من خۆکوژی کیانوش بەکارێکی باش نازانم، خۆزگا وای نەکردبایە، بەڵام ئینسانێک چەندە تااقەتی هەیە ئەگەر هیوا بڕاو بێ. ڕاستە کیانوش خۆی کۆتایی بە ژیانی هێناوە، بەڵام بە بڕوای من کوژراوە بە کوژەکانی هەروە بە دوای کیانوشەکانی تردا دەگەڕێت. ئێستا ئەم قسانە ڕوو لە بکوژانی کیانوشە. ئێوە کوشتان، هەر ئەو کات کە گرتان ئەزیەت و ئازارتاندا، لە بەندی تاکە کەسی ڕاتان کرد، ئەشکەنجەتاندا، ئێوە کوشتان، هەر ئەو کاتەی چۆن ئێوە قبول ناکبوون، نزامەکەتانی قبول نەبوو، پێتان وت خەتاکار. ئەرێ هەر ئەو کات کوشتان، ئەو کات کە بێڕێزیتان پێکرد تا کەرامەتی بشکێنن. بەڵێ گوڵناس کاگرەحیم لە بەشێکی تری نووسراوەکەی دانووسیوێتی چەند زیندانی کاتێک ئازاد بوون سەکتیان کرد. ئایا هەمویان بە مەرگی تەبیعی مردن؟ چەند کەس لە زیندانەکان گیانیان لەدەستا؟ لەبیرتانە حالە سەحابیتان چۆندایە بەرپەلاماری مشت و لەقا کاتێک بۆ ئەسپەردەکردی باوکی هاتبوو ئەو گیانی لەدەستا؟ ئێوە کوشتان، ئێوە قاتڵن، بنیادەم کوژن. ئەرێ لەبیرتان نەچووە و ئەزانم کاتێک ناوی ژینا دەبیستن مەرگ و نەمانی خۆتان دێتە بەرچاوتان، چەند بێبەزەیانە ئەم کچەتان گرت و لێتاندا و دوایش کوشتان. دەڕاستیدا کاتێک باوکان بێکار دەکەن داهاتیان ژیانیان دابین نابێ، دەزانن چ کارە ساتێک ڕوو ئەدات و لاوانیان تووڕە دەبن دێنە سەر شەقام و هاواری ژیان و ئازادی دەکەن، بەڵام ڕۆژی دوایی هەمان باوکان و دایکان جەنازەکانیان وەردەگرنەوە. ئەوانە هەمووی ئێوە دەیان کوژن، ئێوە قاتڵن. ئەو منداڵانە کە لە نێو ماشینەکاندا بە کەیفیەتی زۆر خوارەوە گیان لەدەستەدەن، ئەوانی وا لە ڕێگەوبانەکاندا گیان لەدەستەدەن، کرێکارانی تەبەست، کرێکارانی شوێنی کار کە گیانیان لەدەستاوە ئێوە بوون کە سەروەت و سامانی ئەم وڵاتە لە جیاتی خەرجی ژیان و ئەمنیەتی ئەوان بکەن، ئەی دەزن و لە شوێنەکانی تر بۆ مانەوەی خۆتان سەرفی دەکەن. ئێوە قاتڵن، قاتڵی ئەو هەموو گیانە کە ڕۆژانە و مانگانە و ساڵانە لەدەست ئەچن. باوکو دایکێک کە منداڵەکانیان سواری فڕۆکە ئەکەن، بەڵام دوایی تەرمی سوتاویان وەردەگرن. کاتێک درۆ دەبیستن، ئێوە نەتەنیا ئەو منداڵانە باوکو دایکەکانیشیان دەکوژن. چاو لەوە مەکەن کە ئێستا نەفەس دەکێشن. من باسی دەردی ئەوان دەکەم. ئێوە نازانن ئەو باوکو دایکە جگەر سوتاوانە چەندە ئازار دەچێژن. ئێوە دەرد نازانن، چون بەڕاستی ئێوە قاتڵن. لە بەشێکی ترێم نووسراوەیەدا هاتووە هەموو ئەو کەسانەی کە پارەی دەوا و دەرمانیان نییە، هەموو ئەوانە وا دیق دەکەن، هەموو ئەوانەوە بە خاتری بیر و باوەڕیان زیندانی دەکرێن و بنەماڵەکانیان دڵیان لە مشتیاندایە. ئێوە کوشتوتانە، لەگەڵ ئێوەمە، ئەی قاتڵانی خەڵکێران، ئێوە کە داهاتی وڵات خەرجی شەڕەنگیزی بۆ مانەوەی خۆتان دەکەن، ئێوە کە خەڵک فەقیرتر و بێمافتر دەکەن، ئێوە کە بێکاری گرانی و هەزار دەرد و مەرگی تر بۆتان مهم نییە. ئێوە قاتڵان، قاتڵی هەموو ئەو کەسانن کە معتاد دەبن و ژیانیان لە یەک هەڵدەوەشێتەوە. سەدان هەزارتان کوشتووە لە کارگا و کارخانە، لە بازار، لە شەقام، لە مەدرسە و زانکۆ، لە زیندان کوشتوتانە. خەڵک بۆیە باوەڕیان وایە کە کیانوش ئێوە کوشتوتانە. بە دوای پەروەندە نەخۆشیەکانی دامەڕۆن، کەس باوەڕتان پێ ناکات. هەموو کەسێک دەزانێت کە قاتڵی کیانوش و هەموو ئەوانەی تر ئێوەن. هەموو کەسێک دەزانێ و دەیبینێ کە دەستان ناوەتە گەڵووی ئەم خەڵکە، بەڵام ڕۆژێک زۆریش درەنگ نییە ئەم خەڵکە دەڵێن دەستی ئەم قاتڵانە لە ژیانمان کورت دەکەینەوە. ڕاستیە لێرەوە دەستخۆشی زۆر لە کاگرەحیم پێما بێ ناربووی، زۆر سپاسی دەکەین کە زەحمەتی کێشا و ئەو نامە بۆی نردین و ئێمەش هەم کەڵکمان لێوەرگەوە بە قەولی گوڵناستی زۆر بە هەستیش بوو و زۆر زۆریش واقعی بوو. جارێکی تر سپاس دەکەین. بچین ناوبڕێک ببینین کە بینەرانیش ئەوەندەمان دوو نەبن. گوڵناس دواتر دێنەوە نامەیەکی تر دەخوێنینەوە. فەرموو بابچین. لانکی کۆرپەی سەر هەڵدانە زانستگی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گڕ و
قاڵی بەرخۆدانە لەیلەیەم وانەی هەوینە وانە یازایەتی ژینە ڕاهێنانی سەربەستیە ئاوازی خۆشەویستیە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە ژینە ئاشتی ومانە و ئەوینە خواژنی ئاوین و ئاشتیم جیهانم هەرە ڕەنگینە لەشی لێگیانی خۆژیندەم بەداماری ئەم جیهانە داوێنم تاژی لە بۆنی فەلسەفەی گوڵی ژیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە ناکەم دارەدارەی هەبوو ناکەم ئازاری ژینی نەحازی لەبەر بێتە برە و توناکەم لانکی کۆرپەی سەر هەڵدانە زانستگەی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گوڕ و گاڵی بەرخۆدانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبەی ژین و ڤیانە کاک حەبیب لە سنەوە لە نامێکدا نووسیویەتی لەم ڕۆژانەی دواییدا هەواڵی دیداری ئیلان ماسک لەگەڵ باڵوێزی ئێران لە نەتەوەی گرتوەکان بڵاوکرایەوە. چەند ڕۆژنامەی معتەبەر تەنانەت چەند کەسی ناسراوی ناوخۆی ئەمریکا ئەم دیداریان پشتڕاست کردەوە کەچی حکوومەتی ئێران ئەم هەواڵەی ناڕازانی و ڕەدی کردەوە کە گۆیا شتیوان نەبوو بە وتەی ڕۆژنامەی کەیهان خەیانەتی وا قبول ناکرێت. ئێستا ئێمە کارمان بەم هەواڵە نییە و نامانەوێت باسی ئەوە بکەین کە ڕاستی دەکات و کێ درۆ دەکات. ئەوەی وا من ئەمێ باسیکەم منزورم من و ئەمیر و بەنامەیەمە و بینەرانە شتێکی ترە. ئیلان ماسک کە ئێستا کەسێکی مهمە لە دەوڵەتی ترامپ یەکێک لە پۆڵدارترین کەسی دنیاە. لەوە گرنگتر یەکێک لە بە ئەبتکارترین کەسەکانە کە باس لە پرۆژەگەلێک دەکات کە بەڕاستی لەوانەیە کەس باوەڕی پێ نەکات. مەسەلەن باسی ئەوەی کردووە پلانێک هەیە کە ماهوارەیەک لە ئاسمان لە جیاتی سەدان ماهوارەدانێ کە دەسترسی بە ئینتەرنێت لە هەر شوێنێکی ئەم دنیای ممکن بێت. ئێستا دەنگوگۆی ئەوە هەیە کە ئەم کەسە پێشنیاری وتەوێژی بۆ نوێنەری ئێران داوێت و یان بە نوێنەری ئێران داوێت کە لە هەر شوێنێک جنابیان پێ باش بوو قسە بکەن. با بزانین کێشە چیە و چارەسەری بکەن. بڵێ کاک حەبیب لە درێژەدا دەڵێت ئەم کەسە لە جیاتی ئەوە دەیتوانی بیر لە شتی تر بکاتەوە. بەڵام ئەوی کە ئەم پێشنیاری دیاوە دیارە قازانج و بەرژەوەندی ئەمریکا و بۆ خۆشی لە بەرچاو بووە. قسەی ئەوە هەیە کە هەر لەم ماوەدا بە $1 ملیار بە سەرمایەکەی زیادی کردووە. کابرایەکی ئەهلی ڕیسکە. منیش دەڵێم دەیلایانی ئێرانیش لە جیاتی ئەوەی
ئەمە بە پیلان بزانێ و بە خیانەت ناوی لێبات با بتوانێت بە قازانج و بەرژەوەندی خۆی کەڵکی لێوەرگێ. هەڵبەت دەزانی شتی وا ڕوونادا چون قازانج و بەرژەوەندی حکوومەتی ئێران جارێ درێژەدان نە بە شەڕ و نە بە سوڵحە. لەم دۆخە کەڵک وەردەگرێ و عمری خۆی پێ درێژ دەکاتەوە. تاکەی دەتوانێت وا بکات ئەوە باسێکی ترە دەرهەر حاڵ کاک حەبیب نووسیوەتی مەبەستی من لەم باسە ئەوە بووکە یەکێک لە گرفتەکانی ئێمە لە ئێران ئەوەیە کە لەگەڵ بیر و باوەڕی کۆن و ڕەزی و ڕوبەڕووین. بیر و باوەڕێک کە پتر لە 40 ساڵە حاضر نییە پێداچوونەوە بە ڕێگایەکەن کە پێیدا هاتوون و بزانن بۆ وایان لێ هاتووە. بیر و باوەڕێک کە ئەوەندە دوورە لە واقعیەتەکان و ئەوەندە دوورە لە دنیای خۆی کە هیچ ئینسانێکی کە سەردەمیانە بیر کاتەوە ناتوانێت تەحمولی بکات. بیر و باوەڕێک کە چەسپاوە بە مقدساتی درۆینەی خۆیەوە، جورئەتی بڕیاردانی جگە لە شەڕ و کوشتن و سەلماندنی بێمافی نییە، نوێ خوازی نازانێ، نەکەر نازانێ بەڵکو دژێتی. تەنیا شتێک کە بیری لێ دەکەنەوە ئەوەیە کە هەیمەنەی درۆیی کە بۆ خۆیان سازیان کردووە نەشکێ، نەکا بڵێن هەڵەیان کردووە، نەکا لە ئیمانیان شەک و گومان پەیدا بێت. کاک حەبیب لە کۆتایی نامەکەیدا نووسیوێتی کۆمەلگای ئێمە بە بیر و باوەڕی کۆن گەلێک تووشی زیان و زەرەر بووە، بۆیە پێویستی بە بیر و باوەڕی تازە و نوێیە. ئەو بیر و باوەڕە کە ئێستا حکومی پێدەکات بەڕاستی هەر بۆ موزەخانەکان باشە، نەبوو ئیدارەی کۆمەلگایەکی مەدەنی لەم سەردەمەدا. بەڵێ گوڵناز بە هەر لێرە شۆ بچینە سەر ئاخرین بابەت. ماوەی 100 ڕۆژی سەرۆکۆماری پزیشکیان ئەوە دەردەخات کە هەوڵەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتکردن و کۆنتترۆلکردنی میدیا و ڕۆژنامەنووسان هەروە درێژەی هەیە. راپۆرتەکان دەری دەخەن کە لە سەردەمی سەرۆکۆماری پزیشکیاندا ژمارەی دۆسیەی قەزایی و ئەمنیەکان لە دژی میدیا و ڕۆژنامەنووسان تەنانەت زیادیشی کردووە بە جۆرێکە لە ماوەی 100 ڕۆژی یەکەمی دەست بەکاربوونی پزیشکیاندا لانیکەم 78 حاڵەتی ڕێوشێنی ئەمنی و قەزایی لە دژی میدیا و ڕۆژنامەنووسان تۆمار کراوە. لەم ماوەیدا لانیکەم 10 ڕۆژنامەنووس زیندانی کراون. ئەم سەرکوتانە تەنیا پەیوەندی بە ڕووداوە سیاسیەکانەوە نەبووە لە هەندێک حاڵەتی وەک راپۆرتەکانی پەیوەندیدار بە تەقینەوەی کارەساتباری ببورن کاگای خەڵوزی تەباس گەلێک ڕێوشێنی تند و سەختگیرانە لە دژی میدیاکان و ڕۆژنامەنووسان گیراوەتە بەر بۆ ئەوەی ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی راپۆرتی دروست و سربەخۆست سەبارەت بە ڕووداوەکە لە نێو خەڵکدا. لە 100 ڕۆژی یەکەمی دەوڵەتی پزیشکیاندا دادگا ڕۆژنامەوانیەکان وەکو هەمیشە بە شێوەیەکی داخرا و بەبێ ئامادەبوونی لیژنەی سوێن خوارد و بەڕێوەچوون. ئەم دادگایانە لە 32 دۆسیەدا بڕیاری تاوانبارکردن یان سزای زیندانیان بۆ ڕۆژنامەنووسان و چالاکانی بواری ڕاگەیاندن دەرکردووە. بە شێوەیەکی گشتی 7 ڕۆژنامەنووس سزای 13 ساڵ و 3 مانگ و 16 ڕۆژ زیندانی و 7 زەربە شەلاق و بەڕی 26 ملیۆن تمان غەرامەیان بەسەردا سەپێنرا. بۆ نمونە نیلوفەر حامدی و ئێلاهەم محەممەدی بە 5 ساڵ زیندان، مەهتا سەدری بە غەرامەی هاوتای 6 مانگ زیندان و مستەفا حەمدی بە 10 مانگ زیندان و 7 زەربە شەلاق محکوم کراوە. بڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لێرەوە داوای لێبوردن لەو ئازیزانە دەکەین کە نامیان ناروە مەجال نەبوو لەم هەفتەیەدا بیخۆنینەوە بە دڵنیایی و لە بەرنامەکانی داهاتوودا هەموو نامانی کە بە دەستمان دەگات لێرە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستیش دەکەین. جارێکی تر حتمەن لەبیرتان نەچێ ڕای خۆتان لەسەر ئەم دیزاینەی کە ئامادە کراوە، هەڵبەت هاوڕانی هاوکارم چ لە بەشی ئۆتاق فەرماوە چ لە بەشی مونتاژ زەحمەتیان کێشاوە دیزاینیان ئامادە کردوە، ڕای خۆتان حتمەن لەسەر ئەمە بڵێن و ئەوەشتان لەبیر نەچێ زەحمەتی ئەوە بکێشن کە وێنەی ئەکسی شارەکان یان هەر
دیمەنێکی کا خۆتان پێتان جوان بوو لەم فەسڵدا بنێرن بۆمان کە ئێمەشتوانی لە بەرنامەکەدا کەڵکی لێوەرگین. سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوو، هیوادارین کە دووبارە بە دڵتان بێت و کەڵکی پێویستیان لێوەرگێت. بەڵێ جارێکی تر بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوە و هەروە سپاس بۆ هاوڕێیانی هاوکارم کە یارمەتیمانیاندا ئەم بەرنامەیە بەڕێوەبەی. ماڵاوە.